دڵشی ڕۆژگار ئەمەجی ناخی سێکولەر بیری بەتاڵی ئەیدئۆلۆژی هەندانی سیستم بەرەو نەزانی مانەوەی ڕۆژ هەڵاتی ناوەڕاست لە ناو جێژاوی جۆکپی و جۆری پاڵ پشتە گیانی یەکەم لە هەر ساتدا بە نەپۆستانی گەورەی فێری وا هەست دەکەی تۆ داژداری خۆشی دڵنیە بە تۆ سەرچاوەی نەخۆشی کاریگەری شت بوو لە ناخی دەرزی شاڵاوت پڕ لە ناتۆ سنوور و مەرزی بێمانەیە بۆت زانیاری و فێرکاری دەلەرزی بەردەوام لە سامی ئاگاداری مانەی بەخشی بەشیان بەرخۆدان لە پێناوازادی هەرداکەی بڕۆ بڕۆ ئیدی بڕۆ سەرت بنێوە دەبێنە هێڵینەم جارە سەر هەڵداتەوە بڕۆ بڕۆ ئیدی بڕۆ نەتبینمەوە تازێوەی بوونی ئازادی بەسەر سەرمانەوە بڕۆ بڕۆ ئیدی بڕۆ سەرت بنێوە دەبێنە هێڵینەم جارە سەر هەڵداتەوە بڕۆ بڕۆ ئیدی بڕۆ نەتبینمەوە تازێوەی بوونی ئازادی بەسەر سەرمانەوە ڕەددا پاڵ پشتی سەرمایەدار ماناکەرەوەی سێبەری ئیمپێریالیزم پێچەقام بە فریوی مرۆڤی نەزان لە نەزانینیان بووی بە خوێن مژودی دەر سەرچاوەی هەژاری و خەلقانی بێماف خەڵات کردن بە ناوی ئازادی لەسەر دەر بە شێوە هەر وەکو ئاڵاداری پێغەمبەر لە ناخی دەروون هەر وەکو کەڵا ڕەشمەر دنیات بەتاڵان بر بە جوانترین ڕوخسار ژیان بۆ چروکرە بە ناحەزترین کردەر بەساری دیتەوە و بوو دەسەڵاتداریت بەسامل هەڵێنان و نەفامی و هاریت چەپۆلی ئاگاداری ڕیشەی نەختی ڕزان بەتەنیا مایەوە لە پەنجەمۆر و دەنگدان بێماڵاوایی و بێڕێزلێنان بێبەرگە و بن بەڕووتی بەڕێت دەکێن بڕۆ بڕۆ ئیدی بڕۆ سەرت بنێوە دەبێنە هێڵینەم جارە سەر هەڵداتەوە بڕۆ بڕۆ ئیدی بڕۆ نەتبینمەوە تازێوەی بوونی ئازادی بەسەر سەرمانەوە بڕۆ بڕۆ ئیدی بڕۆ سەرت بنێوە دەبێنە هێڵینەم جارە سەر هەڵداتەوە بڕۆ بڕۆ ئیدی بڕۆ نەتبینمەوە تازێوەی بوونی ئازادی بەسەر سەرمانەوە